دوای ڕیفراندۆمەکەی هەرێمی کوردستان و کاردانەوەی وڵاتان لە هەڵوێستی سیاسیان، داخستنی چەند خاڵێکی سنووری لە نێوان هەرێمی کوردستان و کۆماری ئیسلامی ئێران لەلایەک و پارێزگاکانی تری عێراق لەلایەکی ترەوە بەدوای خۆی داهێنا. بەڵام دوای هەوڵەکانی لایەنە پەیوەندیدارەکان لە ئێستادا هاتوچۆی گەشتیاری و بازرگانی لەو خاڵە سنوورانە ئاسایی بووەتەوە. سنووری باشماخ داخلە لە ئاستی بازرگانیە ئێمە نوێنەری خۆمانێکی ژوورە بازرگانەکان لە تارانە پەیوەندیەکمان هەیە، هەموو ساعتێک لە پەیوەندیان لەگەڵیان دوای کۆبوونەوەی لەگەڵ ژوورە بازرگانەکانی تارانەوە لایەنی بەرپرسان نزیکەوە کەوتوێژمان لەگەڵاکتن بە تەلەفۆن، هەموو کارەکانی بازرگانیمان پێڕاگەیاندن کە ئەمە زەرەر بێ بۆ هەردوولا. خۆشبەختانە بەڵێنی ئەویان دان کە مەرجەکان هەمووی لە ئاسی بازرگانیا بکرێتەوە. مەرجی پەروێزخان ئاسایی بووە، مەرجی سەرتەک ئاسایی بۆ ئێمە پەیوەندیمان لەگەڵێکی توژەرە بازرگانەکانی بەخا بەردەوام بووە، لەگەڵیان قسەمان خۆشبەختانە ئەم بەیانی سەعات 6 بەیانی هەموو دەواازەکانمان لەگەڵ خواروی عێراق ئاسایی بووە، بە هەڵگرەکانمان ئاسایی بۆتەوە با لێرەوە دەڕواتەوە لێشەوە دەرێ ئەمە شتێکی دڵخۆشکەرەیە بۆ کوردستان. هاوکات لەگەڵ ئاسایی بوونەوەی کاروبارەکان لە خاڵە سنوورەکاندا سەرۆکی ژووری بازرگانی سلێمانی باز لەوەش دەکات لایەنە پەیوەندیدارەکان لە کۆماری ئیسلامی ئێران بانگێشتی ژووری بازرگانی سلێمانیان کردووە بۆ گفتوگۆکردن لەسەر زیاتر بەهێزبوونی پەیوەندی بازرگانی نێوان هەردوولا. من بانگێشت کراوم بۆ شاری کرماشان بەڕێز وەزیری ناوخۆی کۆماری ئیسلامی ئێران ئاڵوگۆڕی پارێزگای کرماشانەیە. من بانگێشت کراوم کە نزیکەوە دانیشتیان لەگەڵا بکەین لەگەڵ ژوورە بازرگانەکانی کرماشان و تاران کە بتوانین بەیەکەوە ئەم ڕۆژی بازرگانیە لە جاران زیاتر بتەوترکەین و باشتر بکەین. یەکێک لە بنەماکانی زیاتر بەهێزبوونی پەیوەندی بازرگانی و ئابووری لە نێوان هەرێمی کوردستان و کۆماری ئیسلامی ئێران لەلایەک و هەرێمی کوردستان و پارێزگاکانی ناوەڕاست و باشووری عێراق لەلایەکی ترەوە بوونی خاڵی سنووریە کە هەموو جۆرە هاتوچۆیەکی گەشتیاری و ئاڵوگۆڕی بازرگانی و سەرچاوەی داهات لە نێوان کوردستان و عێراق و کۆماری ئیسلامی ئێران بەسراوە بەبوونی ئەو خاڵە سنوورانەوە کە سەرچاوەی داهاتن. بابڕۆی شارەزایانی بواری ئابووریش هەر داخستنێکی خاڵە سنووریەکان نەک زیانی بۆ کوردستان دەبێت، بەڵکو زیانی گەورەی ئابووریش بە حکوومەتی عێراق و کۆماری ئیسلامی ئێرانیش دەگەیەنێ. ئاکۆ ئەمین، کورسات نیوز.